بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان مامۆستایەکی سەرکەوتوو کارکتەرێک کە بە ژیانێکی پڕ چەرمەسەری و کرێکاری و ماندوێتی خۆی پێگەیاندووە. لە سەرەتای ژیانیشیدا لەگەڵ کوڕانی شار لەو دەما لەگەڵ کاک جەمالی حەکیم ئاغا و خوا لێ خۆشبوو کاکە حەسەن ڕەشدا لە گەرمەی کۆڕی خەباتدا بەشداری کردووە. ئەم ژیانی مامۆستا بە تایبەتی ژیانی سیاسی کە لە ساڵی 1956ەوە دەستی پێکردووە ژیانێکی پڕ لە هەڵەموت و هەوراز بووە. چەندین جار لەسەر کار دوو خراوەتەوە بەشداری لە شۆڕشی ئەیلولیشدا کردووە. ئەم مامۆستا ئازیزە کوڕی حاجی حەمەسووری عەلافە و دەلۆییە و دایکیشی حەبیبەخانی ساڵحی وەستا مەحمووی ئاسنگەری جێشانەییە. لە ڕۆژی 1 حەوتی ساڵی 1938 لە گەڕێکی کانیکورە لە ماڵی وەستا نادری ناڵبەند لە شاری پێنجوێن لەدایک بووە. مامۆستا محەممەد ئەحمەد قادر لە ساڵی 1943 چۆتە قوتابخانەی خالیدیە لە سلێمانی. ساڵی 1961 دارمعەلیمینی عالی بەشی کیمیایی لە بەغدا تەواو کردووە. ساڵی 1961 لە هەڵەبجە بە مامۆستای ناوەندی دامەزراوە. ڕۆژی 3 حەوتی ساڵی 1964 لەگەڵ مامۆستا سەبریە محەممەد ئەلیاس زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی دوو کوڕ بە ناوی کەرمانج و سۆران و کچێکیش بە ناوی تریفە. لە ساڵی 2006ەوە خانەنشین کراوە و ئێستا لە سلێمانی نیشتەجێ و سەرقاڵی خوێندنەوە و نووسینە و لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکاندا نووسینی لەسەر بابەتی هەمەجۆر بڵاو کردوێتەوە. مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد قادر ناسراو بە حەمافەنی بە ناوی بەرنامەکەمان و گەلێک بەخێراتم دەکەین. زۆر سپاسانەکەم و بەخێر بێن و سەرچاو. زۆر سپاس. مامۆستا محەممەد، من نازانم ئەمەوێ پرسیارێک ئەوە لێ بکەم، تو ئەم بەرنامێت بینیوە پێشتر؟ بەڵێ زۆر یەکەم و شتێکی زۆر خۆش و بەڕاستیەکێکە لە بەرنامە زۆر باشەکانی کە میرەوەریەکانی خەڵکی شار ئەهێنێتەوە یادی ئینسان. باشە. بۆیە ئەو پرسیارم لەکردی بۆ ئەوەی کە بزانی یەکەم وێنە ئێمە لە پێش خۆتەوە دەست پێکەین. ئەمانەیە بزانین ئەم پیاوە چیە؟ ئەو پیاوە باوکمە پێیانەوەت حاجی حەسوور. باش. بەسێکی ئەم پیاوەمان بە دوور و درێژی بۆ بکە. وەڵا ئەم پیاوە لە تەسکەرەی نفوسا خۆی ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. چ گەڕێکیە؟ لە گەڕێکی سەرشەقام لەسەر شێوی قازی. باش. ئەنجا ئەو زمانی کە ئەو لەدایک بووە ماڵی معنی بڵێن باپیرم هەر لە سەرشەقام بوون لەو سەرشێوی قازیە ئەو ماڵی کە تایە بوون کە کڕیوانە پێیان تۆ حەوشی یایەمین. یایەمین. بەڵێ. بۆ پیان تۆ حەوشەیەکی گەورە بووە. ئەمان چاقماساز بووە ئاسنگە ڕوشتیوا بوون لەبەرەوەی هەر ئەو سابەشی زۆری ئەو خەڵقانەی کە ئاسنعاکار بوون لە ماڵەوە ئیشیان کردووە. باش. جادایی مەخانەیەکیان گرتووە کە جێی خۆیان و هەتا شاگردەکانیشان هەر جاریوە هەبووە لەگەڵ خۆیان ژیاون و لەگەڵیان وەکو کوڕی خۆیان. وەکو کوڕی خۆیان لەبەرەوە لەویا گەورە بۆ باوکم. بەڵام تەمان لە گرانیەکە ئەو خانووی فرۆشتووە باپیرم. باش. وەکو ئێستا تەسەورەکەی مامۆستا گرانیەکە چ ساڵێ بە مەزبوط؟ گرانیەکە ساڵی 1916 بووە. 15 لە کاتی جەنگی جیهانی لە ساڵی 1950 سەدەی ڕابردوو لەبەر فەقیری و خەڵقی تر چاخماقسازی خەڵق فەنی بۆچی خەڵق نانێویستوە لەوانە. ڕاست. لەبەرەوە ئەو خانووی فرۆشتۆ خانوویەکی تری لە خوار خۆیانەوە کڕیوە. ئەویشی فرۆشتۆ بە مارفەفەنی خەزووری حەمەی و ڕەحمان ئاغا بووە. باش. ئەو مارفەفەنیە زابطی عوسمانلی بووە.
دوایی ئەوەی کە خۆی نەخۆشکەوتووە مردووە لە گرانیەکە دایکی باوکم ئەو خانووی فرۆشتەوە خانوویشی تری بەرامبەر ئەو کردووە لەو بچووکتر ینی لەو فترەیە سێ خانویان سێ کەڕێت خانوەکان بچوو خانوەکان بچوو کردو توانی بوو ئەوەی بتوانن بژین لەو گرانیە ڕزگاریان بێ دوو برا و دوو خوشک بوون خوشکی یەکەمیان ئەتەی ناو بۆشی کردو بە حەمە قەزاز باوکی نووری قەزاز و ساڵە قەزاز و وەفر قەزاز و ئەن خوشکی دووهەمیشان شووی کردو بە حاجی محەممەد حاجە شێبرین مامیشم طبعا ما علی ئەو هەر لە ئەو گەڕەکە بووە و لەگەڵ ئەوانژە کەواتە باپیرت با بڵێن چەخماقساز بووە بەڵێ ئیشی چاکردنەوەی چەک و بەڵێ تاپڕ و دەمان مەلا نەجمەدین ئەوێت نەجمەدین مەلا بەڵێ ئەوێت من کوڕێ و گەڕەکەم وەختی خۆی تاقن لە دکتۆر علی و علی تۆفیق بەڵێ لەگەڵ مامۆستا فایق عارف دانیشت بوون لە منی پرسی کوڕی کێوتم با من کوڕی کابرایەکی فەقیرم تۆ نامناسی وتی کێیە وتم ئەحەسووری حاجی قار قسەیەکیشی پێوتم وەکو خۆی وتی باپیرە کەتفەیەکی دروست دەکرد لەو بەرەوەینا بە مریشکێکی خۆیانەوە گەر لێی باە ئەوە تفەنگەکە باش بووە گەر لێی نایە هەڵی وەشانەوە چاچیە کردەوە یعنی ئەزمونونەکانی لەسەر میشکەکانی خۆیانە کرد لەسەر ئەنج با بێنە سەر بەڕەحمەت بێ جەنابی باوکێ وڵای ئیتر باوکم لە گەنجێتیا کە گەورە بۆ ئەو زمانەش وەزیفەی حکومەت تۆزێک مهم بووە ئەو چووە بوو بە پۆلیس کە بوو بە پۆلیس ئیتر ساڵی 1926 ئەوانە بۆ پۆلیسانی نزیکی 44 و 45 لە 44 و 45 جیاوازی لە پۆلیسی هەنا بەڵام لە وەختێکا کە پۆلیسیش بوو هەردووکان و کاسبی و شتیوایە کرد بێجگە لە واجبی پۆلیسەکەی بێژگە لە واجبی پۆلیسەکەی مەسەلا لەگەڵ کە پیاوێکە و پیانەوە کەریم حێدین و مەجی خولەسەرشین کە حاجی مەجی هینیان قۆنتەرا دەکرد کەری بەلەدێ کە خۆڵە ڕێژێ ئەویان ئەگەر بەکرێ ساڵانە بۆ ساڵانەی ساڵانە خۆریان ینی تەمانەوان هەر شتەکەیان کڕی بوو خەڵکی تر بۆ یەکردن وەکو کۆمپانیایە کە چۆن ئێستا ئەوان دوایی وتی ئەمە بەکەڵکەم لای هەر یەکسەر واز لە هینەکە بێنێ لە پۆلیسەکە 44 هاتوتە دوایی دوکانی دانا دوکانی علافی بوو لە تەنیشتی حەمامی شەوار بە ئەوسا ئەو منتیقی علافخانە بۆ ئەحلان چاوشین لەو بەرەوە بوو خۆ عافریکا قالێ بلە شێخە لەو بەرمانەوە بوو تەنیشتمانەوە بوو کەریم چاوشین بوو ئەوەی ئێستا لە بەلەدێکە شوێنی مریش فرۆشت شتەکە ئەوەی شوێنی مریش فرۆشتنەکەەوە بسانم هینی ماڵی علی ماڵی ساڵحی ڕەشە بۆختی خۆی شێخان بۆ بەڵام ئەوان لیان کردیونەتەوە لیان کرد بە حەمامەکەشەوە بە حەمامەکەشەوە لام وا بێ ئێمە مانی بە دینارێک و 4 لەو باشە ساڵی چەند جەنابی باوکێ بڵین حاجی ئەحەسوور دایکتی هێناوە وەڵاوەکو باسیە کرد ساڵی 1920 داکمی هێناوە 29 مارەی هینەکەیمان ماوە کاتە ئەمە بەڕەحمەت بێ دایکتە بەڵێ ئەوە دایکمە ئەوە ساڵی 29 شوی کۆلۆژنی قوشە گەورەکەم 1930 بوو باشە پێشە بێنە سەر زۆڕیەت و مناڵەکانی باسێکی دایکتمان بۆ بکە وەڵا دایکم پیاە ژنێکی فەقیرۆکەی زۆر دڵسا بوو بازی قسەشی زەلەیە کرد ئێتە زەلەکانی لەگەڕێکی ئەمە بووە بە نوکتە و ئەیگێرنەوەوانێ هەتا مەسەلا عومەر عەلی هاتووە بۆ گەڕێکی ئێمە باشە خۆشەوەڵە ئەمە کە هاتوو بۆ گەڕێکی ئێمە ئەو سار لە کۆڵانەکانە ئەلەکتریک داگیر ساپیانەوت عەمودی کارەبا چۆ بە عومەر عەلی و تۆ عەموو دەفەنی بە قوربانە ئالێرا عومەر عەلیەکمان بۆ دانێ بۆ ئێستاش خەڵکی گەڕێک هەمووی ئەمە گێرنەوان و بە تایبەتی ماڵی خاڵە عەبدا هەر لەگەڵ قسەیە کەناڵێ عەموو دەفەنی عومەر عەلیەکمان بۆ دانێ عومەر عەلیەکمان بۆ دانێ خۆلیان خۆش بێ ناوی دایکێ ناوی حەبیبە ساڵح مەحموود ئەسڵ خەڵکی کوێ حەبیب خەڵکی ئەم جێشانێن جێشانە بەڵێ جێشانە شێخە دێە نەخێری ماڵی تایربەگی نفوز بوو دێکە بەڵێ بەڵێ یعنی هیچ کەسێک سڵتەی نەبوو بەسەریال بەمەڵداری ئەو مەڵگارانە تقریبان هەر وەختی حاسڵا دەهاتن شیان بەرکەوتایان بردەمە نەبوو برێ وەکو مەنتیقەی پشدەر و میراویان هەبێت و سەرکاریان هەبوو بێت و شتی و ئەمە خۆی فەلاحەکەشتی بۆ بردوون بەڵێ مامۆستا ئەگەر دێک هینی با بڵین جەنابتە تۆ فەرمی لە حاصڵاتە من ئەچمەوە بۆ ئەوێ بەشی خۆم وەرەگرم حەقی زەویەکە با بڵێ ئەو بربەنیوەیی بوو مەسەر یەک بەسێ بوو یا قانونێکە بوو لە ناوخۆیانە ئەوەی کە وشکە وەرد بوو شەژێکیان لێستن یعنی لە 6 بەشێکی بۆ خاوەن مڵکەکە بوو ئەوەی کە هین بوو بەراو بوو
لە 3 بەشیشان لێسن. فەرقەکەی چییە؟ بەراوەکە زۆریان لێسن. بەراوەکە زیاتریان لێسن سێیان لێسن. باش. بەڵام ئەو شەژێک بوو بعضێکی لە بعضێ شەندەیەشان لێسن وشکەوەردەکە. طبعا وشکەوەر بریتی بوو لە گەنم و جۆ و نیست معلومە وشکاوە تەڕەکاڵیش بریتی بوو لە بێستان و درۆزی و کاڵک و هێنیش چڵتوشیش هەر لەسەرەوە حسابە کرد. بەڵام طبعا ئەو کەسێک کە دێشی ببووە لە حاصلاتە خەنیە بوو ینی بەشێکی باشی زۆر نەخێر هەر مەسەلا ئێستا لە گەڕێکی ئەمە کۆمەڵی خەڵقەبوون هەر ئیشانەوە بوو بۆ دیانەژیان ئیتر بە پارەیە کاتی خۆی باپیری کڕی منەوزات ئەتارە بڵێنێکێک بوو لەوەی کە بەردەکەڕیان هەبوو لاموابێ ئیتر خۆ کاسبی ناکردەوەوانە هەر حاصڵاتی حاصڵاتەکەی وانەگرتووە. باشە مامۆسا لە نەتیجەی با بڵێن هاوسەرگیری حاجی ئەحمە و لەگەڵ حەبیبەخان هەردووکیان بە ڕەحمەت بن چەند مناڵن و تەسەسولەکانیان چۆن وەڵام 4 کچ و کوڕێکیان هەبوو. کوڕەکە هەر جەنابتی من ناوەڕاستیانم بەڵێ یعنی تۆ دوان لە من بچووکتر تۆ لە ناوەڕاستی هەر چوارەکە. یەکەم جار چیان بووە؟ فاتمەیان بۆ یەکەم جار ناوی فاتمە بۆ خۆ ئافریکاوە تەقریبی ساڵی زیاترە مردووە. خۆ ئافریکا دوای ئەو کێیە؟ کاسی ناو بووە. باش. طبعا ئەوانەش هەمووی وەختی خۆی چوونەتە ماڵی خۆیان مناڵیان هەیە و کوڕەزا و کچەزایان هەیە. باشە تاقانەیی تۆ چ تەسیراتێکی دەرونی لەسەر تۆ هەبوو؟ وەڵاهی خراپ بوو بەنسبەت منەوە. باش. بە حەقیقە دەیڕێمێنی من ئێستش ئەمە ئەو کاتە بوو کە زۆر خراپ بوو؟ وەڵاهی گوێ بگرە خراپەکەی چۆنی بوو. یەکەم بە تەبیعەتی ئەو ڕۆژگارە باوەکو خۆی بڵێم کوڕ و کچیان جیا کردەوە. ڕاست. مەسەلا بڵێن من تەلەبەی مەکتەب بووم. باش. کەنێوە هاتمەوانێ هەستمە کرد کە هێلکەیەکی کوڵاودانراوە بۆ من. ئەوان نا. ئەوان ساوەرمان هەبووە بڵێن ساوەرەکەیان خواردەوە منی لەر قایلکەکەم ناخوارد. ئەدوو بۆ ئەوان نییە منیش ناخوارد. مەسەلا بڕوا بکە چەنەها جار شتی وام کردووە نەم خواردو. باوەڕ بەچی بوو باوەڕم بۆ بوو کە هەمانۆکو یەک وا بوون تا بەجاری وەکو مناڵێکی تۆزێک بزێ و بازێ قسەمە کرد. باشە مامەسا پرسیارێکم هەیە تۆ بۆ لە پێنجوێن لەدایک بووی ساڵی من پێنجوێنی مناڵم باوکو مەختی خۆی کە پۆلیس بووە 7 ساڵ لە پێنجوون بووە. باش. تەواتە لەو ساڵات تۆ لەدایک بووی 38 بەڵێ ئەو لە پێنجوون بووە. باش. لە ماڵی کێ ئەو کاتە لەدایک؟ لە ماڵی وەستانایری ناڵبەنیان پێوتووە کە پیاوێکی زۆر باش بووە وەکو دایکم باسیە کرد ئەیوە ئیتر بە دەرەجەیەک بووە وامانەزانی خوشک و براین هەمومان کە لەو خانووە ئەوسا بەڕاستی و کوێستانە بۆ خەڵک زۆر کۆمەڵایەتی بە قووت بووە. باشە. مامۆستا تۆ چەند ساڵ بووی کە هاتنەوە سلێمانی؟ وەڵام من کە هاتنەوە سلێمانی هێشتا نەچوو بووە مەکتەب. یعنی ئەم کاتە ئەلم کاتە نەچوو بووە مەکتەب دوای ئەوە بەش ئەم کاتە لە پێنجۆم بوون؟ نه ئەو کاتە ئێمە لە چوارتا بووین. نەقڵ بوو بۆ چوارتا لە چوارتاوە چوینە هاتینەوە سلێمانی. ئەمە توی بە 5 ساڵی؟ بەڵێ ئەمە منم بە 5 ساڵیدا کە خسمیشانە مەکتەب لە سنفی نیودایە نام لەبەر حسابیەوەی کە ئێستایی لەسەر پۆلی نیو چونکە ئەوە یەکێک لە لەو قسانەیە کە من ئەمەوێ پرسیاری لێ بکەم بەڵام جارە بە هەر لە پێنجێن بمێنینەوە. لە چ گەڕێکێک لەدایک بووی؟ وەڵا پیانەوت ئەو مەنتیقەیە لام وایە پێ وتراوە کانی کوورە بەلاوی ئەو کانیەوە کە بۆریەکی تیا بووە. کانی کوورە. بەڵێ چەندکانیشی تایە کانی کوورێ و هەزارکانی ناوبازار بەرکێوە و بێجگەلەوە لە مزگەوتەکانیش لە هەموو مزگەوتەکانیشکانی مزگەوتی پاشا مزگەوتی قازی جامیعە دایشێک لە مزگەوتە نزیکەکانی ماڵی ئێمە مزگەوتی قازی بووە تا دایکمە گێڕایەوە ئەوێت مەلاحمەی قازی. ئەوێت مەلاحمەی قازی هەچەند قاقزمان بۆ هات ئەو گەنج بوو ئاڵێن مستعید بوو ئێشتا نەبوو مەلا قاقەزەکەمان بۆ خوێنەوە. کە لە سلێمانی قاقەزیان بۆ چووە چوون بۆ لای فەقێ ئەحمەد باڕێن مەلاحمەی قاتر هەچی نهێنێکیشی تیا بووە فەقێ ئەحمەد بەشدار بووە لەو کوڕە قاقەزەکە لە سلێمانیەوە هاتبێ هەمووی چۆنی و چاچی بوو. مامۆستا من تەمەنێکی زۆر درێژ بۆ تۆکەم وە بە لەشی ساغیش بەس من شتێکم بیستووە وەسیەتێکە کردووە وە چەردەیەکیش پارەت داناوە بۆ ئەوەی کەوە ئەگەر خوا نەکردە با کاک دکتۆر کرمان جوان لێمە عەزیز دەبن خوا نەکردە ئەگەر تۆ بمری پارێشت داناوە وەسیەتێکیشی کردووە ئەو وەسیەتە چییە؟ بۆ ئەو وەسیەتەوە ئەوێ چونکی دایکم وەختی خۆی بە قسەی ئەوان گوایە من نەخۆش کەوتوم لە پێنجە کە نەخۆش کەوتوم 30 ڕۆژ مەمکم نەگرتووە دایکم وشکی کردووە شیرەکەی کە شیرەکەی وشکی کردووە من چابوومەتەوە. بەچی؟
بەو دەرمانی ژنانەی کە ئەوسا هەبووە دیارە هەر خۆی مقاومەی لەشی ئینسانەکە بۆ یادا و دەرمانی ژانە بۆ ئیتر گەڕاوە بۆ دەرو دراوسێ بەڵکو شیرم بەنێ ئیتر ئەڵێ ئەو ژنانە ئەممەنگە پیاوانە جاری وە هەبوو خۆیان هاتوون بۆ ماڵەوە مامۆستا ژن شیریان ناوێتێت تۆ بۆڵی پیاوانە بڵێ ژنانە آخر ئەو ژنانە ئەوەنگە مووقفێکی ئازایانیانە بۆ مەسەلا ئەیوت هیوایە نەبوو ئەها دەوێت بەخوا ئەتومە ئێستم هەموو نەخۆشە با بچم ژەمێ شیری بەم هین برسێتی بچم ژەمێ شیری بەمێ مەسەلا ئێستا لەوانەیە کە نزیک بوون کە زۆر شیریانم خواردبووە ماڵی مەلا عەبدوڵای موفتی بووە هەتا جارێکیان سۆرانە بوو لەدایک ممەڕیزەکە ناهات لەگەڵم بەڕەحمە بیلیمۆی کشیوتی کوڕبی بە بابەوە برای منە هاتە دەرێ لیمۆ بەڕەحمە بێوتیەوە برای منە بڕۆ بە خاتونەی و دوتیەوە تۆ قچێ بەسەرەوە بە من برازاکەم هینی بووە کەواتە تۆ خۆ بە قەرزاری ئەو عەشرەتای ئازانی کردووت ڕەنگە بڵێم 20 دایک هەبێ لە پێنجوی باشە اینجا ئەم وەسیەتە لە پای ئەوەیە کە حەزەکەی بچیتەوە ئەو نیشتیمانە هەتا شتێکی کەش ڕوویا ئەویش هەتا دایکم ئەو قسەیە کرد قسەیەکی بە من وت بوومە لەزە پێنجوێنی تێگا بوو مەکتەبێکیان بۆ کردبوونەوە لە سلێمانی لە گەڕەکی ئێمە باشە وایە منش خۆم نەقلی ئەو مەکتەبە کردایکەم وتی سوژنێ بچیتەوە سەر گاسینە هەرە بیتەوە بە سوژنێ ئەوە چیتەوە سەر جەماعەتەکەی خۆ بەخوا دیارە چیتەوە لای براو کەسەکانی خۆ ڕاستەکەی وایە ئەوەش وەفایەکی جوانە بابینە سەر ئەوەی کە تۆ ساڵی چەند چوویتە مەکتەب ساڵی 1940 بۆچی 40 والله پێ ساڵی آخر ئەزانم ئەوان لەبەر ئەوەی کوڕێکیان هەبوو کوڕێکیان هەبوو ئەوەی هەر عینی سنفی یەک بوو کردبیان بە دوو ڕیزەوە ئەم ریزیان ناو نابوو زلەکان و تەمەڵەکانیان لەوێدا نابوو لەگەڵ پشووکەکان پیانەوتن سنفی نیو ئەو بەریش سنفی یەک بوون اینجا من کە دەرچوون بۆ دوو لە نیوەوانێ باوکمەوێت بۆی بە چاوە نەبێ بە ڕەحمە بێبرد مۆلای مستەفافەنی ئەوی بیخەنەوە سنفیەکەوێت با بە دەرس چووە هەتا قسەیەکی شەکرەوێت جوسەی تەحملی یەک دوو ناکەوە زانی زۆران بازیمان پێەکە عنی ڕەفیقەکانم هەمووی کە بڵێن تۆزێک لە من کۆتەڵتر بوون بەڵێکەواتە تۆ پۆلیەکە نەخوێندووە خوێنومە لەگەڵ ئاخرقی ناکە هەر عینی دەرسمانە خوێن نەبێ بڕێ ئەمان شتێکیانە خوێنەوەیان شتێکیانە خۆن باش ئیتر ئەوانەی کە برین ئەمانەوە بوو ئەوەی کە نەفسیان متەئەسیر نەبن ئەو ساڵە لە نیوە یان خستنە سونفێگەیەوە تۆ دەرچووی بۆ یەک بەڵام ئەوەی کە خۆی باش بواە و زیرەک بواە بیتوانایە دەرچێت یان خستە سونفی دوو سونفی شەشی ابتیدایی کە داخلی بە کلۆری کراین ئەبواە هەستکەس بچوای ڕسمێکی بەهانایە بۆی بیان نایە بە هەوێ ئیمتیحانێکەوە باش اینجا من چوم ئەو ڕسمم گەری وایان نەکردم بە هەوێ ئیمتیحانێکەوە هەویەکەم نازانم چی ئالم کاتەیە باوکە لە پۆلیسی نەمابوو دوکانتانە بوو لای حەمامی شێخ لای حەمامی شێخ مارفە و دوکانمان هەبوو هی علافی هی علافیەکەوە کەواتە تۆ ئالم کاتەیە کە تاقانەی حاجی ئەحەسوور بووی هەڵبەتە ئەو ئەرکە کەوتۆتە سەرشان کە بچی بۆ دوکان لەگەڵ یا یارمەتی بی بەخوا بۆ یارمەتی نا بەڵام ئەچوین چ دوو شەریک بوون بۆ کەباب خواردن بەس بەخوا وەڵاهی باوک خۆی بڕێن جاری وە هەبوو هەر نان و چاو و نان و ماسمانە خوارد باش جاری واشە بوو مەسەلا ئەو کابرایی ئەو پیاوەی کە شەریکی باوکم بوو تۆزێک بزێ و عەجوول و ناسیاوەکە بۆی دووەرن با بچین لە فڵان شوێن کەشکەک هەیە کەشکەک هێن بوو با بڕێن پیانە هەریسە باش ئەلامای خۆیان پێڵێن ئەوان عەرەبەکان پێڵێن هەریسە وایە ڕاست ئەچوینەوەیت مەسەلا بچین لەوێ بیرمە قاپێکیان نا بە 20 فلس باش نیۆڕۆ نانێکمان جاری بوو لە ماڵی شۆنان تەرکرا بوو ئەمان برد لەگەڵ خۆمان ئەمان خوار 20 فلسی تێ چوو ژەمە خواردنەکە هەیە 15 فلسی تێ کەواتە بە بیرەوەری تۆ مامۆستا بیرە نایە کە تۆ شانێکە دابێتە بەرکاسبی لەگەڵ باوکێ بافە لە سونفیەکی دوو ئیبتیداییەوانێ من هاوینان ئیشم کردووە باشە دێنە یەکەم جار کە هاوین ئیشم کردو بردمی بۆ لای ڕەفیقێکی خۆی وتی باش ئاگرت بێ لای تۆ مای ڕۆژی بە 10 فلس هاوینەکەی ئیشی چی بوو وڵا هەر دانیشتم بە دیار دوکانەکەوانێ و کە ئەو ئەڕۆی چاوم لە پوشە خوورمای هەبوو سێری پوشە خوورماکانمە کرد کە ئەو جاجارێکیش لێ دەخوارد و بۆتە بوو لێشی بخۆی نەوەڵا پوش بوو خوورمان نەبوو یعنی پوشی خوورماکە نەبوو خوورماکە لە پوشی ئەوسا لە پوشە ئاهێنرا تو سەبەتەیەک بوو پیانەوت خوورمای خستەوی وەکو هینێک وا بوو دەستارێک باشە ئاوا بەڵێزان شتێکی ئاواخڕ ئاواهی خڕ بوو مامەستا تۆ لەم تەوەستە و ئەوانە کە هاوین کە گەورە بوویت و ئەوانە بووی تا هەرزەیەک کرێکاری دەکرد کرێکاری مەکرد کوڕێکی ڕەفیقمان هەبوو لەگەڕێکی ئێمە ئێستا زۆر دەوڵەمەنگە و کۆنتەراچی شەبڕێ پێڵێن سەعی فەرەس باش
سعی فەرز زۆر برادرم بوو زۆر ڕفێ بووین ئەیود بوو وەرە با بچین کرێکاری بکەین ڕۆژی 4-5 دانێ باش وەڵام من بیرمە کە چوون لە ماڵی کەریمی وەستا ئەحمەد کە کرێکاریمان کرد ئێوارە وەستاکە پیانەوت حەمە ساڵح بەڕەحمەت بێ بە میرزا کەریمی وت کەریمی وەستا ئەحمەد وتی ئەو کوڕش 4-5 بەرەوتی بەخوا زۆر ئیشکەرە و مناڵە وڵا ڕوبعێکی ئەمێ وڵا ڕوبعێکی ئەمێ ڕوبعێ بۆ کاتە زۆر بوو زۆر بوو هەموو جارە سعی و چاو لێ بەهۆی منەوە ڕوبێک و پیا کرد هەیە بە چاوتە مامۆستا خۆ لەو کاتا باوکە علافیە کرد بەڵێ ئاخرجا ئالاف دوو نوعی هەبوو باوکە خۆی بڵێم ئالافیان بوو زۆر دەوڵەمەنگ بوو باش هەشیان بوو دەزمایەکەی 4-5 فەردەگەنم بوو ئیتر خۆ زیاتری نەبوو ئەوسام سلەیمانی خەڵق لە ماڵەوە نانیە کرد سجار فەردەگەنمەکەی لە مانگەکە فرۆشتایە شی ئالاشی بۆی ئەوەی کە ئیکڕیتر ئەیبر لە ئاش بڵێن لە باراش یا و ئەیەنایەوەی کردبەنە هەموو لەبەر ئالافەکانە چەنگژنێکە بوو پیانەوتن باراش باکەر مامۆستا پرسیارێک توخوا لە ماڵانە گەنم ئەکڕا ئەبرا بۆ ئاش ئالافەکانمەبەستێک لە ماڵانە گەنمیانە کڕی بەڵێ ئەیان کرد بە ئارت ئاردەکە خۆیان لەسەر تەنوریان کرد بەنان باشە ئەی نانەوەخانەکان ئاردیانێکی وەرەگرت نانەوەخانەکانی ئەینی خەڵقنانیان لە گەنمیان لە علافەکانە کڕی نوۆشیان لەگەڵە کڕی نۆشی خراپ تێکەڵیانە کرد بۆی نانەکەیان خۆش بێت خۆشترە بێ ئەنجا ئەوان خۆیان ئەیان کرد بەنان و ئەو ساحە داریش بووهینەکە مامۆستا ئەمە ئەو کاتانەیە کە تۆ کرێکاری ئەمە لە پردەکەی قلیاسان ئێمە ئیشمانە کرد کرێکار بووین ئەوەیان دکتۆرا و ڕەحمانی مەلاقای ئەوەی سەرەوەیان ئێستا دکتۆرە وەڵا ئەمری خوای کرد لە سوودی بەسەری یەکەمیان منم ئەمەی تەنیشتیان شەوکەت بابانیان پێوت برای بەجەت بابانی محامی ئەوەی تریان پیانەوت ئەحمەی حەسەن ڕەشا شتێکی وای ناوبوو لام وا بێ ئەوانش ئیتر تۆ بەم پارەیە کۆ دەکردەوە بۆ کاتی مەکتەب لەبەرەوە زۆر حەزمە کرد ئەو مەسرفەی خۆم نەخەمە سەر باوکم خۆت حەز دەکەت حەزمە کرد لە شەشی ئەوان هەمیشە ئەیانویست نازب کێشین تۆ هەمیشە ڕادەکرد لەو نازەکرد لەو مۆزوع بەڕاستی ینی مەتا و جارێکیان باوکم دایکم قسەیەکی کرد وتی خەتای توێ بە باوکمیەوە دوو تەگەر تۆ تەلاقی لێ بخۆی کە ئیش نەکایترەوە ناتوانێت ئیش بکە بەڵام باوکم نەیە کرد باوکم نییە حەزێکە سەرئیم بە خۆی کەیفی خۆیەتی ئەمە شەری ئەو قلیاسانەیە ئەنجا ئەمە زۆرین ئەوانە ئەوەی تەنیشتی پەنجەر لە سەرەتی ئەوە سەرداری عەبدوڵڵا زوهدیە ئەمەی خوارەوە ئەوەی تەنیشتیان دەستی بردووە بۆ سەری لە خوارەوە ئەوەی کڵاوەکەی لە سەرایە منم ئەمەی ئەمبەر ناوەڕاستمان شۆکرد بابانە شەپقەیەکی لە سەرایە مامۆستا ئەمە چیە ئەم کاراکتەرێکە ئەوە پیانەوە سەلمان ئەوە خەڵک کوردی فەیلی بوو ئەیان و گوایە ئەو وەختی خۆی لەگەڵ هێن گیراوە لەگەڵ فەهد ئەو شوێزلەکەی بەغا ئەنجاییتر ئەم تەبریە بووە ئەفوو بەراتی کەوتۆ ڕزگاری بوو لە بەغا وازی هێنا بوو هاتوو بۆ سلەیمانی بۆی کەس لێ ناسی لێرە ئیشیە کرد سایقی بەراەتی وەرگرتووە نازانم بەخوا مەبەستم ئەلەو شەیە هەبوو هەچی کەسێبەرازانم لەو کاتا حیزبی شوعی کە ئەگیرە ئەگەر بەراەتی بنووسایە ئەین و بەرڵایەنەکە بیوتە من شوعینی ئەمری ئەدامیشی وایە بەرڵایەنەکرد ئەو بەراەتەش چی بوو ئەیوت من فلان کوڕی فلانم مخلیسم بۆ مەلیک و وەتەن ئیتر ئەمە هەموو بەراەتەکەی مامۆستا ڕسمێکی تری ساڵی 55 هەیە پێم وابێ ئیتر لە پارەی کرێکاری قاتی جوانێک ڕیوە هەرەوەڵا ئەوان تەختەیەک لەسەر تەختەیەکی ئەو تەختەیەکی ئەوە تەختەبەنگ ئەو ماڵانەی کە تۆ تێ دەزڕۆشتوو بوون ئەو ماڵی پورم بوو ئێمە نەمان بوو تەختەبەنگ باش ماڵی پورم بوو ئەو قاتم کڕی بوو پیانۆت قوماشی کیلۆ لە بازار بە کیلۆ ئەو قوماشایانە فرۆشت باش لامایە چیتر بە پێی گەورە و پچوکی شولۆ هەژارانە بوو مامۆسایان وڵا هەژارانن تەمان هەژاری زۆر هەژارەوەی بۆ ناکڕا بەڵام بۆ دەوڵەمانەکانیش نەبوو دەوڵەمانەکان فاسۆنیانە کردی پیانەوت فاسۆنەکەش دوونەوە بوو نوعێکیان پیان فاسۆنیانی فاشیۆن فاسۆنەکەی نوعێکیانە و پیانەوە فەتاح پاشا لە عێراق دروستەکان ناتێکیان پیانەوت فاسۆنی لەندەنی مامۆستا باسی تەختەبەنەکە کرد ئەو تەختەبەنە بە پێی ماڵەکە چوارتەنەکەیان پڕە کرد لە خۆڵ و پێشکەی کورسەکانیان نەخستە سەر کورسەکە سەیار بوو لەیە گەورە کە لەیە گەورە پێژەیەکی 4-5 پلەیانە کرد بە دەرگای تەختەبەنگەکەەوە تقریبەن ئەبوو بە سیسەمێکی گەورەی هێننار شوورەوار باش ئەوەی تر جێ جاریوە هەبوو 4 کەس 5 کەس لە سەریە نووست ئەنووس لەبەر ئەوەی با بڵێن حەشەراتی ناحەوشەکەیان نەکەی و فێنتریش بوو لە حەوشادایەنا بەڵام بەشی زۆری خەڵقەکە لە سەربانە نووس چیغی داکوتا ئەو زەمانە چیغیش
ئێوە بەکارتانەهێنا ئێمە هەرچیرمان هەبوو لە سەرماندامانە کوتاو 5-6 تێڵا بوو سەربانەکان زۆربەی زۆری بەیەکەوە بەسرا هەمووی بەیەکەوە بەسرا بوو ئەوتوانی لە گەڕێکێکەوە بچی بۆ گەڕێکێکی کە سەربان ینی بڕوا بکە لە باخی شەغلەتیفەوە خەڵقە هاتە سەر جادەی سەیوان بانەوبان بەیەکەوە بەسرا بووم پێم وابێ عرف و عادەتەکە ژوا بوو هەموو کەسێ خەڵک و کەرامەتی دراوسەکانی بەی خۆی ئەزانی هەر زۆر بە دەرەجەیە بوو مەسەلا ئێستا بڵێن ئێمە من قەت بیرم نایە لە سەربانانمان خواردوێ ئەنوو دەرو دراوسێ چاوی لێ بێ گوناحە نەفسیان نەچێتە سەر نەک شتێکی خراپیان هەبیان نەفسیان بچێتە سەری یا شتێکی وا لە حەوشە لەو گەرمایە نانمانە خوارن جاچوونە سەر ئەلەو سەردەما ئێوە ڕادیۆتان بوو نەخێر ئێمە تا من گەشتومەتە کولیە کارەباشمان نەبوو من لەبەر چرا پێنجی سانەیم تاوا کردووە لەبەر چرایەکی تاوان تاسیم تەوەستە هەمومان لە یەک ژوورا بوو بەڵام گوێتان لە رادیۆ گۆرانی ماڵەکانی کە خەڵقەوەگە دەنگی رادیۆ لەگەڕێکی ئەمە چوار ماڵ کارەبای هەبوو یعنیوانە بوو بڕێ کارەباکەوەگە زۆر بۆ هەموو ماڵەکانم حازەکەی هەمویان و پێ بڵێم وانێ کە مەسەلا کارەبایان هەبوو ماڵی غالباغا بوو ماڵی عەبدولای تومیلچی بوو ماڵی حاجی مەلامین بوو لام وا بێ ماڵی بەخوا ماڵی پوریشم هەیەیان بوو بۆوەرە بەڵاموان ساڵی 54 و 53 هێنایە باشە من زۆرم ماوە لەگەڵ جەنابتا بەڵام ڕێکم بە یەکە وچانێک بێ خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتتان پێش وچانەکە ئێمە باسی بە دوورودرێژی باسی ئەومان کرد کە جەنابە ئیشی کردووە لە هاوینە ئەمەش هەری ئەو کاتانێکە ئیش ئەمە ئەو ساڵە یەکەم ساڵ بوو لە سنفێکی کولیە بوومەوە لەوێکە ئیشمە کرد دەرشوو بووم بۆ دوو ئەوە شوێنێکەیە پیانەوت بیاوێ ئێستا بۆ ئەوەی سەری ئەم سەرکە دەموچاوەکە باش دەرنەچوە ئەوەی تەنیشتم حەمە جۆڵایە برای عەلی جۆڵا ئەوەی سەری ئەمیشمان کەریمی ناوبوو خەڵقی دەی عارەبە بوو ئێستا ئەو دێ کەوتۆتە ژێر ئاوەوە لە دوکان دەربەنی خان لە دەربەنی ئەو ئیشەکەی من ئەو ساڵە یەکەم جار بوو لە حیاتما ئیشکردنەکەم نووسین بێ کتابەت پیانەوتم هەیە تێکنیکال شەکەر یعنی بە حساب سەرۆکی مراقیبەکان ئەنجا ئەوە ئەچوین بۆ کەسارە ئەوە بوو کە بەردی زلزلانە هێنا ئایان کرد بە شەو مەسەلا بەردێکی یا نیوتەنیان هێنایان خستە ناو ئاشێکی گەورەوانێ ئاشەکە ئەی هاڕی 16 شەوی لێ دروزە کرد لە یەک لە سەر چواری 16 هەتاوەکو 3 ئینچ ئەمە ئەخرا بە چیمەنتۆ ئەگە ئەخرا ناو سەدەکەەوە ئەنجام من ئیشمەوە بوو نیسبەتی میئەوی دەربێنم لەو کەسارەیە بزانم خۆش لە کولیە لە چ کۆلێژەوەی لە کۆلێژی دارالمعالمینی عالی بووم فەرعی کیمیا ئەنجا لە من بۆیە ئەو منیان خستا ئەو شوێنە ئەوە وەکو لە مختەبەردایان نام لە شەریکەکە لابرێتەری ئەم ڕسمیان ئێمە چوارتە لە بووین هەر چوارمان لە 5 سانەوی بووین لەو ڕسمانە طبعاً دوانمان لە عیلمین و دوانمان لە ئادەبین ئەوەی سەری ئەم سەریان پێنوتی شوێنەکە ئەوە گردی سەیوانە ساڵی 1956 ئەوانەی کە لەوێ 57 دیارە هەڵواتە ئەمە گردی سەیوانە ئەو شوێنەیە کە ئێستا لای سەر و قەبرەکەی هینەوانەیە ئەم کوڕەکەی ممەسیلەکەی کە ئەمری خوای کرد کوڕەکەی ناوم بیرەچێتەوە تەها خەلیل لەوە کە پێجەکەیتەوە ئەچیتە سەرگردەکە لەوێ ئەوە شوێنەکەی لای گردەکەی هینەوە ئێستا ئەو ساپیانەوت گردی بابانەکان ئێستا پێڵێن شێخمارف تەمان بۆ سعیکردن چوونە بۆ سعیکردن هەمومان سعیمانە کرد لەوێ مامۆستا ئەم ڕسمەش زۆر جوانە ئەمە ئێمە بۆ کوخێکە بوو لە خوار ماڵی خۆمانەوە پیانەوت کوخی کاکفتاح ئەو کاکفتاح ئەو کوخان و باخەوانێ لە ناو باخەکەی کوخێکی دروست کرد بوو لە ئانی باران و لێزمە و ناڕەحەتیا ئەچوونە ئەو کوخەوانێ لەسەرما ئەنجا ئەو کوخە هەموو گوێدرێژێکیشان هەبوو بەیانی ئەو ستڵق و باینجان و بەرهەمەی کە هەیەیان بوو بە یەک دوو بار ئەیان بر بوو ئەو دوکانەی هەموو باخەوانێ دوکانێکیشە بوو لە بازار لەوێ ئەیان فرۆش ئەم کوردی ئەم سەر ئەوە باخەوانەکە بوو ئەوەی گوێدرێژەکەیەتی پیانەوت ئەحمەی کاکفتاح شوێنەکەش ئێستا پێڵێن تایە فرۆشەکان ئەو شوێنەی ئەو ڕسمی لێگیرا نزیکی باخی فەرەجە ئەو سەرێتی باخی فەرج ئەم ئەکاتە لای خانەقای حاجی مەلا عەلیەوە
باشە مامۆستا ئالێرە هەندێک کاراکتەر هەیە لەناو ئەم تەلەبانە لە ثانەوی ئەمانە بۆچی هاتوومەوە مکتب ئەمە سنفی حەمەسعی قەزات بەڕەحمە بێکە هات بۆ ثانەوی سنفی 4 و 5 ئەدەبی و علمی کۆ کردەوە وتی وەرن بچین لە حەوشەکە ڕسم بگرین. ئەو کاتەوە وەزیری داخلێ بوو وەزیری داخلێ بوو ئەجا ئەو وەختە مدیری معاریفی ئەو وەختە عەزیزی حەمەکاکەیان پێوت بەڵێ ئەو کاک عەزیز بە ڕەحمە بێ ئەویش هات بوو لەگەڵ حەمەسعی قەزات مدیری سانەوەکەشمان پیانەوە سڵەیمان مەلاح هەر ڕسمەکە تایەتی عومەر عەلیشی لەگەڵ بوو بەڵێکەواتە ئەوانەی سەرەوە سەعی قەزاز و عومەر عەلی و سڵێمان قەزاز و مامۆستایەکی موسڵاییشمان هەبوو مامۆستای ریاضە بوو پیانەوت ئەحمەد خزر ئەویشی تایە لە پشتی پشتەوەن ئەوان بەڵام حەمەسعی قەزاز و هین باش دەرەکەون مامۆستا سەعی قەزاز بوو ئەوە ئەهات بۆ ئەهات زۆر شەعبیانە قسەی لەگەڕەکردن بیرمە هەتاوەکو هات کوڕێکمان لەگەڵ بوو سەفەتی ناوبوو لە هەمومان پشوکتر بووتی وڵات نێتۆ سنفی 4 ثانەوی بی تۆ بچووکی بەتەمەند چۆن ئەمانە هەموو گەورەن بۆچی تۆ لە ناویانایە یعنی ئاوا سوحبەتیشی لەگەڵا کردن باشە مامۆستا توخوا پرسیارێ ئەوەش لە سنفی سێم تەوەستە بووین ئەمە کوێش ئەمە حەوشەی ثانەویە لە سنفی سێم تەوەستە بوون ئەو مامۆستایە پیانەوت مامۆستا جەرجیس باشە مامۆستا ئەوە ریاضیاتی ئەو توانێ من تەلەبەیەکی باش بووم لە ڕاضیاتە بە منی و دووەرە تەنیشتی خۆمەوە ئەوە کاتە لە تەنیشتی لە تەنیشتی مامۆستا جەرجیسەوەم شوێنەکەش ثانەویە سنفی سێم تەوەستە بووین کە تقریبا بوو بە مەلعەبی مەلعەب بوو شوێنی یاری بوو تاوەکو ئیستیعراز هەموو یاریەکیان لەوەیە کرد باشە مامۆستا لێرا پیاوێکی زۆر بۆ شناخی وەڵا ئەوە لە سنفی 4 5 ثانەوی بوون بە ڕەحمە بێ وشاری تایروەک و شاربابان وتی وەرە با بچین ڕسم بگرین من و ئەو چین ڕسممان گرت لای ڕەفیق مامۆستا ئالەم کاتە ئەشێ تۆزێکیش ئیتر حەزێکە لەلا دروست نەبوو بۆ دڵاری وەڵاهی ئەوەنگە مەکتەبەکە قورس بوو هەموو شتێکمان لەبیر برابەوە یعنی خۆی ئەوەمان گوت تێر بنوین ئەمەگە سعیمانە کرد تایبەتی مەجای دڵ ترپەی دڵ وەڵا کوڕە بەخوا شەو چراکە بیت کە نەوتی تیانە ماوەختە بوو شەق بەرین ڕاستەکە بایە تا ئەوگە مەسەعیب کردایە تا نەوت لە چراکە بوو ڕاستە کە چراکە نەوتی تیانە مایترە وایە ئەبایە بنووسیتە دەبەرە بەیانی زوو هەسییت و دیسانەوە دەست پێ بکەیتەوە مساحرەیە ئەمە ساڵی 1959 لە دەربەنی خان کە من تەعین بووم بە ڕەحمە بە حیلمی حەماری شەریف مەسئولی دەربەنی خان بوو هەموو دەربەنی خان ئەو مانی جارێکە هاتینی ئەو وەختی حیزبایەتی هی کوردایەتی و سادیەک حیزب هەبوو کاگە حیلمی مانگە و مانگە هات هینی بۆ کردین ئابوونەکەی هەموو کۆ کردوانی و تعلیماتی بوو پێوتین و ئەوانە ئەنجا ئەو ساڵە بە مناسبەتی چواردەی تەموو زەوانێ مەسیرەیەکمان کرد ئەو مەسیرەیە بریتە لە کاک ئیسماعیل عارف لەو سەرەوەم من لەم سەرەوەم ئەسعەی برای مەلاحمەی بانی خێڵان ئەو بوو حەمەی یادی چواردەی تەموزی یەکەم ساڵی چواردەی تەموز ئەمە لە گەڕێکی ئەمە کە ساحەیەکی گەورە هەبوو پیانەوت کە وەمەرمەنگان یعنی درۆی نەبێ ساحەکە ڕەنگە بڵێم 5-6 دووەنمە بوو جێژنان خەڵق ئەچوو لەوێ ئیتر چرخ و فەلەقیاندانا کورسییاندانا ناشتیاندانا ئەو توش ئەوە تام شخصێکی لە تەنیشتەوەیە شخصەکە پێڵێن شخصی هۆمەرمەگان ئەو توش لە هاوینە ئەبوو بە شاخانە پیاوێک لەوێ شایخانەی دانا پیانەوە سەعادێرەیە مامسەعی ئیتر دووسێ قەنەفی ئەهێنا و لەوێ چای لێ ناو کوڕەکوڕە ئێواران کە خەڵق هەتا پیاوە قەیمەکانیش کە لە دوکان ئەهات نەوانێ هاوین و بەهار ئەهاتن لەوێ چایەکیانە خواردەوانێ لە هینەکەی هۆمەرمەگان لە شخصەکەی هۆمەرمەگان ئەم درەختە نەماوە ئەم درەختە لە 54 لام وایە ئیتر بریانەوە کە بوو بەجادە و شتیواش پێجا وڵا پێشێ بێ بەجادە بریانەوە مامۆستا ئەمە ئەوروپایە ئەمە من و ئەحمەی کاکەڕەش و حەمەسعی محەممە هەسێمان سێتە لە ببووین لە سنفی سێم تەوەستە ئیکمالیش بووین هەرسێکمان ئیشمانە کرد لە دوکان مەقەڕی دوکان کۆتەڵ بوو کەمپی هینەکان کەمپی ئەجنەبیەکان اینجا ئەو کەمپی ئەجنەبیانە ئەو ڕسمیان گرتبوو ئەو کە ئەوە دەوت ئەوروپای ئەنی مەکچونەوە نەزانی لە خۆیان دروستیان کردبوو بەڵام بەداخەوانێ کە ڕۆشتن هەمویان هەڵوەشانەوە وڵایشەڵا بمایە کۆتەڵ ئالێراڵێ ئەوروپایە بۆ خۆی ساڵی 53 ئەو ئەمە لە ئەحمەی باموەکە کابرایەک بوو مەلایەک بوو بەڕاستی قسەکانی فەلسفە بووە تا من لە سلەیمانیا قسەیەکی نووسێەوە ساڵی 63 ئێمە لە دەرەوە بووین
لە دەی بامۆک ئەسکەرەکان لەو بەرەوە لە سەیسایق دەیانە سووتان کوڕێکیشمان لەگەڵ بوو هەرچەنگە ناوهێنانەکەی سێرە پیانەوت مەلالەتیف مەلاجیفگەرە ئەو سووریا لە خۆشیەوەی کە دێکانە سووتێنن ئەمون بۆ سوورڕێی ئەیوت شۆڕشەکەمان بە قووەترە بێ ئێمە ئەندامی ناوچە بووین لە دەربەنی خان من کارگێڕ بوو مەحموود مەلاعیزەت مەسئولمان بوو لەتیف قار هەر هێن بوو لەتیفی قاراغا خەڵکی تگەری سابوونکەرانە ئەویش هەر لەگەڵمان بوو ئەوانەی کە بەیەکەوە بوون مەلا سەعیزم ناکۆیی هەر لەگەڵمان بوو ئەوانەکە لەگەڵمان بوو ئەویش ئەم مەلاحمە هینیە کرد بژاریە کرد بۆ جای هەڵەکەن بۆ گوێ درێژەکەی منیش ئاوتی ڕۆڵە لۆمەی مەکە ئەوە کابرایەک وەختی خۆی ئەچەنگە نازاندی گەرموتی وڵا وەختی خۆی کابرایەک لە هاورامانەوە هاتۆ زۆر فەقیر بووە نەسەی ناو بووە هاتووە لە هەڵەبجە بۆ بە سەرکاری یەکێ لە بەگەکان ماشایان کردووە کە هاتوون لە دەکەی ئەوانەوانەیە خەڵق دەورەی یاوە خوایە بۆ خاتری خوا ئەوە چێ ئەوی دوو ڕەفیقە بن هەورامەکانەڕێ ئەوە نەسەکەی لای خۆمان نییە کە لە مردمرێ وز بەێسە بۆ کاک نەسروڵڵا ئەوڕێ سەرکار ئەویوتی باسی پێشمەرگایەتی کرد مامەسا ئەمە هی ئەو کاتانەیە کە پێش ئەمە هی 63 کە وەختی خۆی لە دەرەوە بووین باشە هەندێک وێنە هەیە هی پێش 63 کاتی تەلەبایەتیتە حەزەکەم ئەمانەش ببیندرێ مامەسا ئەمە چی ئەمێنێ ئەمە حەفلەی ئەزیایان کرد ساڵی 1950 لەسەر قاعی دارالمعلمینی عالی کولی دارالمعلمینی ئەمەی دەستی بەرز کردوتە ئەوەی دەستی بەرز کردەوە جل کوردەکە من بووم لە ناو هەموو تەلەبە کوردەکانە باوەڕێن دوو کەسیان هەڵبژار کە بە حساب باشە بۆ شناختن لەوانی تر و ئەو سوریای مەلام حەمەی گەورە ژنی خێتانی مامۆستا عومەر دەبابە ئەو منیان هەڵبژار ئەو بەجلی کوردی ژنانەوە من بەجلی کوردی پیاوانەوەی ترەوە تەمسیلەکە پۆل بوون ئەو لە دوو بوو من لە یەک بوو اینجا ئەوە بەعزێکیانجلی جەتایریان لە بەرایە بەعزێکیانجلی بە حساب عەرەبیان باڵین تەزاهورێکی ئەمە شەری زمانی کولی ئەمە لە داخلیا بووین کوڕێکی نەجەفیمان لەگەڵ بوو ناوی شاکیر بوو ئەوەی تەنیش تیشمان بورهانی ناوە بەڕەحمە بێ لە ڕاپەڕینەکە شەهید بوو ئەوەی ئەو سەریشان منم لەناو ژووری داخلەکە ئەوەی سێری هین ناکە کتێب ناکە ئەویان جەنابتی ئەوەی ما منم کە سەیری کتێب ناکە باش لەوە چه پێویستی پێی نەبوو بێت بەخوا تۆزێک زیرەک نەبوو باش سعیکەر نەبووی مامۆستا ئەمە چییە ئەمە ساڵی 57 کە چوینە کولێ سامانی دا حەمە سای قەزاز و ئەحمەد موختار بابان حەفلەیەکیان بۆ ئەو تەلەبە کوردانە ساز کرد کە ئەو ساڵە هاتوون و لە کۆنەوە لەوێن لە قاعی جەمعی مهندسین ئیتر ئەو حەفلەیە تا دوو ئینگلیزی دەوامی کرد ئەم ڕسمش زۆر ئەو ڕسمە ئەمە ئەوسا بابڕین حیزبی ئەوسا ساڵی 1950 چوین بۆ خانەقی بۆ ئەوەی کە تەزاهورەیە بکەین چونکی خانە ئەوسا بەڕاستی شوێعێت ئەوەنگە بە قووەت بوو لە عێراقا خەڵق نەیەوێرا بڕێ من سەر بە شوێعی نیم وەڵا ئیتر هەموو تەلەبەکانی کولیە و کۆبووینەوە منیش عریفی حەفلەکە بووم لەوێ لەوێ چوین بۆ خانەقی ئەوە بوو مامجەلال لەوێ خوتبەیەکیە زۆر حەماسەتی خەڵقەکەی هەڵسان و بە گەورەی لە ساحەیەکی گەورە حەفلەکەمان کرد ئەحمەد هێنیش پیانەوت ئەحمەد تۆفیق ئەوسا مەسئولی پارتی دیموکرات ئێران خەلیلی سدیقیان هێنا گۆرانیەکی وت سرودێک ئەوەش بەڵێ ئەنجا ئەمە لە مختبەرا گرتومانەهی کولیە ئەوەیان دکتۆر فازیلە ئەوەی ناوەڕاستیان دکتۆر فازیلە ئەمەی ئەینەک لە چاوەکە دکتۆر فازیلە ئەمەی ناوەڕاست منم ئەمەی ئەم سەریش خەڵقی ئەمارەیە پیانەوە صاحب جمعە عەلی صاحب جمعە عەلی تەلەبە بوو لەگەڵمان کەواتە مامۆستا تۆ ساڵی چەند تەخەڕوجی کرد ساڵی 61 ئەمە وێنەی ئەمە وێنەی بەڵێ ئەوەی حەفلی تەخەڕوجەکە لە ساحەی کەشافە بۆیان کردی چین هەست کەس لەوە مەسیرێکمان کرد بە بەردەمی عەبدولکەریم قاسم و خۆشی لەوێ بوو بەڵێ هاتبوو سیادەتی زعیم لەوێ بوو هاتبوو تا لە دایک و باوکە کامیان مابوون هەمویان مابوون من دایک و باوکم تاوەکو 1970 باوکم مابوو 1970 بوو بەهێن بوو بە چێ و خۆم لە ماڕیەوە کە توشکرد تۆ تەقەڕوجی کرد بەڵێ یارەوە ئەجردانەوە مامۆستا لە دوایەوە کە بووی بە تقریباً
یان هەڕاکە ڕاکە نەیهێشت بەخوای تر هەموو شتێکمە کرد ماتیوانی ئەم وێنێش جوانە ئەم وێنەیە وەسابەشیر بۆ شامیلی کوڕی ژنی هێنابوو لەمەق ئەم شەمسل منیر هەیە بەرامبەر حەیدەرخانە ئەو ئێوارەیە داوەتی هەمومانی کرد کە چین لێنان بخوێن یەکەم کەس منم دووەم ڕەفیق پشدەری هەسێم دکتۆر جەمال نەبەزە چوارەم کامیلگیرە ئەوەی لە تێکی دەرکەوتووە ڕێیز یوسف یوسف میران ئەوەی مدیری مەکتەبی عەسکەری بوو بەڵێ ڕاست ئەوەش مامەسا جەمال نەبەزە مامەسا باسێکی ئەوەمان بۆ بکە کەی تۆ ست سەبری ناسی وەکەی بینیت وەڵاهی کە ساڵی 64 مفاوزە بوو کە هاتی نەوانێ ئەوە بوو مفاوزەی تر لەوەشەوە دووبەرەکی دروست بوو ڕاست 64 هاتی نەوانێ چوون بۆ ماڵی کوڕێکی پورم هەبوو پیانەوە ساڵح قەزاس ساڵح قەزاز ژنەکەی خوشتی محەڕەم محەممەدەمین بوو کاک محەڕەم سدمەلی حەبە ڕەحمە بێ تی محەممەدی تر تەواو بەخوا بێژن بێنی کچێکم بۆ دۆزیوی تۆ لەم شارە شتیوان نییە باش ساڵح فەرمووی نەوەڵام مەدی حەوتی حەقان وتما ئەمە چیە قسەی سیر من قەرارمان کردووە لەگەڵ کاک جەمال ئەوان ناکیشمان ژن نێنین باقلی خۆمان نێو جەمالە نەک بە دووەرە با بچین سەیریکەین بەخوا سەیریکەین یەکسەرەی باشە بۆم دێن باش لەم دوانە کامەیانە بۆی بینەرانی سەیریکە وەڵا ئەمەی ڕاستیت خۆ بەخوا سەیرە نەیناسیتەوە وەڵا خۆ لەوانەشە بۆچی ئەمەی ئەمانە ئەمەیانە کە با بڵێن ئەمەی دەستی ئەوە سەبریە شکۆچلەکانیان لێکە ئەوەیان چێە ئەویان کچێک بۆ ئەمری خوای کردپیانەوە ئافریکا هەر کەسێ بیانی هاوڕێی ئەویش هەر سەبرەی ناو بوو بەخوا لامایە کچی پیاوێک بوو لە گەڕێکی خەبات ئەم ژنە ئەوە خەسوومە ئەوە داکی سەبریە باشە ئەی باوکیان کێ بوو باوکیان پیانەوە محەممەی حاجەلیاس محەممەی حاجی ئەلیاس ئەو ئیشی چی بوو مامەستا وەڵام محەممەی حاجەلیاس دوکاناری بازرگان بۆ لە گەڕێکی سەرکارێز بازرگانی قماش بەڵێ بازرگانی قماش بووە ئەمە ئیتر هی ئەو کاتەیە هاتۆتە ماڵی ئێوە بەڵێ نەوەڵاوە لە سێودیا سەبا لە بەغا گرتمان کوڕێکە بوو پیانەوت غەفور بەیتوشی غەفور بەیتوشی ستۆدیۆیەکی هەبوو لەگەڵ هەژارە شەریک بوون هەژاری مکریانی ئەجا کە چوین غەفوری برای لەوێ بوویتی وەرن ڕستمێکتان بۆ بگرم ئیتر ئەو ڕسمەمان گرت ینی مامەسامە مانگی هەنگوینیە ئەمە مانگی هەنگوینیە کە هەردووکمان بەیەکەوانێت لە بەنای بەرنامەکەەوە پیرۆزباییتان هەر بژین خۆش بەسمیشکەم کەوتە بەرچاو چەندە ئێستا ئێمە باسی مامۆستا سەبریمانە کرد ئەم وێنەیە ساڵی 65 لە کوێ گیراوە ئەم وێنەیە هەژاری مکریانی زۆر بەهۆی و دوکانی وەسابەشیرەوە بووە برادەرم زۆریش بڵێن هەژاری شاعیر ئەو بەتەمەنەیە کە وەستاوە دووەم لەم سەرەوە بەڵێ دووەم لەو سەرەوانێ کەتماشام کرد لەگەڵ کۆمەڵی خەڵقی ئەو دیوە کە هاتبوو نجار لە پاش چواردەی تەمووس کۆمەڵێ سیاسی خەڵقی حیزبی دیموکرات بوونە ئەم دیوە سەرۆکەکان پیانەوت ئەحمەد تۆفیق بەڵام خۆی لە ئەسڵا ناوی هین بوو عەبدوڵڵای ئیسحاقی دەم خۆش عەبدوڵڵای ئیسحاقی ناو بوو ئەنجا ئەمانە ئەندامی ئەو هینەن ئەمە لە سلێمانی بەیەک لە سلێمانی بەیەکەوە گرتمان لە حەدیقەکەوتی وەرە وەرە هەموو یانی قسەی خۆش و سوعبەت و شەڕەجنێویش بوو جاری وا بوو تێتی وەرە بە ڕسمێک بگرین بەیەکەوانێ ئەمە یادگارە مامەستا ئەم ڕسمەش جوانە ئەو ڕسمە ئەوە سەبری خێزانمە یەکەم دەورەی دارالمەعەلیمات کە دەرچوون بەڵێ مامەستا کامیان ئەوە نازانی مامەساڵی خانی مەعمەل هەمیان بەڵێ ئەمە دووهەمیان سەبریە دووهەمیان سەبریە دووهەمیان مامۆستا سەبریە کە یەکەم دەورەی با بڵێن یەکەم دەورەی دارالمەعەلیمانی کچان بوون ئیتر لێرەشا ئەمە ئیتر هاتۆتە ماڵەوە ئەوە لە هەڵەبجە کردومانە لە ماڵی مستافای مەلا تایەرا بووین ئەویش مامۆستا بوو نەوەڵڵا مامۆستا سەبریە سەبری مامۆستا لە هەڵەبجە مامۆستای مەکتەب بوو باش باخەکە با حەوشەیەکی گەوریان هەبوو لە حەوشەکەی ئەوانە گرتمان مامۆستامە چی بۆ لەکەیتەوە لێرە ئەمە هەردووکمان لام وا بێ ئەویش هەر لە هەڵەبجە گرتمان بەڵێ 4/5/65 مایسی 65 لە هەڵەبجە لە هەڵەبجە گرتمان ئەوە چوون بۆ ڕێ ئەبابەیلێ ئەو ناوە لەوێ گرتمان مامۆستامە خانووە لە ماڵان ماڵن ئاخر وڵا ڕازەکەمە هینەکەی ماڵەوەیەتەوە لە ماڵە هەر لەو ماڵا گرتومانە ماڵی مستەفای مەلا تایەرە پێ نەوتین چی بۆ لەکەیتەوە علاکولین وەڵاهی درێژ کردوو بۆ شتێک نازانم ئەوە بۆ ڕسمەکە کە دەرکەوێ گەڵاکانێ بۆ گەڵاکانم بۆ لێ طبعا مامۆستا ئەی لێرەشە ئەمەیان کرازەردەکەیان مامۆستا سەبریە
وەنیە ئەرە وڵا کرا زەردەکانەوە ئەوە باشە مامۆستا بەرهەمی ئەم زەواجە چەند مناڵن وڵا دوو کوڕ و کچێکە خوانیان بڕێ دوو کوڕ و کچێک بەڵێ ئەمە کامیانە ئێوە بە دیاریەوە ئەمە کرمانجە هی یەکەممانە بەڵێ کاکرماجی سە لەکوێ بەڵێ وڵا ئەوە ئێستا لە ئەمریکایە ئەمریکایە بەڵێ ئیشی چیە مامۆستا وڵا لەوێ دکتۆرە دکتۆرە تەبیبە بەڵێ لێرە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ڕۆژی سی 65 کوڕە گەورەیە و یەکەمنەوە بەرێشە بۆی هەردووکتانە دانیشتون بە دیارەوە و لە خۆشیان نەما نەزانانی ئێستش هەر لە خۆشییان لێرەوە ئێمە ڕێز و سڵاوی بۆ نێرین باشە مامۆستا پرسیارێ بۆچی ئەم وێنەیە بەلای تۆ زۆر گرنگە ئەم وێنەیە زۆر بیری مناڵەکانمە کرد لە دەرەوە بووم ساڵی 1970 بەڵێ هەموو جارە بۆ سەبری مەنووسی سەبری بەڵکو هەوڵێک بی ئەو ڕسمێکی مناڵەکانم بۆ بنێری ڕۆژێک لە مەکتب هەرسێکیان کە هاتبوونەوە هەر لەگەڵ خۆی بووبوون بردبوونی بۆ لای ئیستۆدیۆ هەرسێکیانی ڕسم گرتبوو بۆی نردم تۆ لێ سوکنایم هاتبوو بۆ زۆر ئەم مەگەم پێسە ئەوە گەورەم کردو هەرێکی نسخەیەکم بۆ نردوم ئەمە شەر ئیتر ئەمە ئەوە تریفە و سۆرانان بەڵێ هەردووچیان لە ئەم دی ئەودیمانە لە سلێمانی ئەمە بەڵێ باش ئەمە شەر یەکێکە لەو گەڕان و پیاسانی بەڵێ ئەمە لە سەرچنار باش مامۆستا ئەمە کاکرمانج و کوڕەکەیەتی ئەوە کرمانج و ئاگری کوڕێتی بەڵێ لە ئەمریکا بەڵێ لە ئەمریکا ئەی ئەوە ترێە ئەمە تریفەخانە تریفەخان ئێستا لە چ قۆناغەکەیە وەڵا ئیشەڵی ترەوە بینێکیکە دکتۆراکەی تەواوەکە دکتۆراکەی لە چیایە مامۆستا لە ژینگایە لە ژینگا بە هیوای تەواویکە ئەویش ببێ بە یەکێک لە ژینگە پارێزەکان ئەمەش کاک سۆرانە ئێستایەتی وەنیە بەڵێ باش خوانیان بڕێ ئەی ئەمەیان ئەوە کرمانج و سۆران و ئاگریە کوڕەکەی کاکردمان لە ئەڵمانیا زوو سەرێنەوە مامۆستا وارە وڵا زووزوێنەوە باش ئەمە شان هەر کاکرمان ئەوەشیان کرمانج و کشەکەیت و کوڕەکەیەتی خوانیان بڕێ خۆش بیا ئەمەش تریفەخانە ئەوەش ترێ و کچەکەیەتی خوانیان بڕێ ئەمانە ئێمە مامۆستا بەڕاستی ماوەکەمان زۆر کەم ماوە بۆیە حەزەکەم ئەمە سێ مناڵەکەی سۆرانە ئەوەی ناوەڕاستیان لۆ نایناوە ئەمەی ئەم سەریان پاکۆی ناوە ئەوەی ئەو سەریشان ڕۆژی ناوە باشە مامۆستا تۆ لە چی پەشیمانی واللهی من جواب بگرە هەچێکم کردو بە سایی خواوە شتێکی وام نەکردووە کە خەڵق سەرنج و پەنجەم بۆ ڕابکێشە هەتا جارێکیان لە کۆنفرانسیەکان لەسەر شانۆکە قسەم کرد تازە ڕاپەڕین بوو دو سێ مانگ بوو وتم تا حەدای ئەو کۆمەڵاکەم کە دانیشتووە ڕۆژە یەکێکتان بڵێ من چوومەتە مەسیرەیەکی باسیەوە هەر مەسیرە شتی تر ناڵێ هەتا بەڕەحمە بێحمەی مەلام هەموو آخر بژێ مدیرەکەشم پیاوی چاک بووە ڕاستە ئەمە مناڵی مناڵە لە باوەش ئەوە مناڵی مناڵە بەڵێ ئەوە مامۆستا مناڵیش خۆشەویستە بەڵێ ئەوە مەشهورە ئەڵێن لە جەمیل خزەهاویە پرسن ئەڵێن ئەمجدی کوڕ و کوڕەزا و خۆشەوە یاخود جەمیلی کوڕ ئەویش بە شعرە جوابیاتەوە وڵێ ئین الأحفاد لي أحب الابن قشر والحفيد لب الله مناڵ توێکەڵەوە بەڵام مناڵی مناڵ کاکڵەکەیەتی بەڕاستی ئەوە حکمەتێکی گەورەیە ئینشاءڵڵا هەموو ئەوانەی کە گوێیان لە دەنگمانە مناڵی خۆیان ئەبینن بە سەلامەتی و بە ئاشتی بۆ سەراپای کوردستان و بۆ مرۆڤایەتی بەگشتی مامۆستا ئێمە بەڕاستی هەموو کاتێک غەدرمان لێکە ئەم کاتە ئێمە مەحکومین بەکاتەوە من ئەمەوێ دوعاخوازی بکەم بەڵام پێش دوعاخوازی ئەمەد بۆکەین بە دواوێنە لەگەڵ مامۆستا سەبریا وەڵا ئیتر ئێمە بەڕاستی ئێستا من جاروبار لەگەڵ سەبریا بازێ قسەکەم ئەم تووڕا بێ بەڵێ ئەڵێم سەبی ئەرێ بۆ چۆنگە ئیهتیمان بمنەی ئەڵێم کەسم نییە هەر توی هەر لە سلەیمانیە خوا لێکتان خۆش بیاخوا ئەم تووڕا بێ ڕێمە نەبرایەوانێ تو هەزار ڕەفیقتەیە ئەوانە کەسبن ئەڵێم وەڵی خۆقەی ناکە بەڵام جاران تاقانی دایک و باوکو بووی ئێستا تاقانەی مامۆستا سەبریت وایە خوا لێکتان نەکات ئێمە لێرە بەرنامەکەمان کۆتاییە بەڵام پێشەوەی ئێرە بەجێ بیاڵین لەگەڵ جەنابیشتا وێنەیە گەگرین بۆ ئەوەی بێ بە وێنەکانی دوێنێ ئێمە زۆر سپاس دەکەین هیچمان زۆر سپاسانەکەم و بەخێر بێن و سەر ڕۆح و سەر چاو و بەڕاستی عەزێتان کێشا و گەورەتان کردین و برادەرانە و بەتایبەتی ئەم کوڕانەی کەوا هەموو وەکو بەنسبەت منەوانی وەکو مناڵەکانی خۆمان و تۆ شەر وەکو مناڵەکەی خۆم وای فەرقەتان نییە بەڕاستی کاتان بینم چاوم ڕوو نەبێتەوانێ و هەز بە خۆشیێگەکەم بەڵام بەسایی خواوە شکرەوە ئەم کۆمەڵە گەنجە جوانە باشانەمان هەیەکەوە ئتر پاشە ڕۆژی ئەمە بەوانەوە بەسراوە زۆر سپاس بەسەی
خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.